ئیشی وایە مەسەڵەن 3 سەعات پێوەی خەریگەری تا تەواو مەسەڵەن 4 سەعات پێوەی خەریگەری تا تەواو ئەگەرەوە تاقەتت نەبێ و خۆتی بۆ تەرخان نەکەی ناتوانیەوە ئەو کەلیمە کەلیمەیەکی عەرەبیە سەراج یعنی زیندوێتی کوردیەکەی زیندوێتیە بە ئینگلیزیەکەشی سەد لێرە سەد لێر چەرمی دوونەوە چەرمە چەرمی ئەتیادی هەیە سەناعیە بڵێن لە مادەی نەوتی دروستەکرێ ئەوە پێڵێن موشەممانەوەی چەرمی کەیکە نەوەکەی کیانە چەرمی ئەسڵی پێوترێەوە چەرمی حەیوانە ئینتەرنێتەوەشت دەرێنم ئەوەی بمێ دروستیکەم لەسەر تەقلیدە کۆنەکە نیم دەمێکە وازیشم بێنەوە تەقلید نزیکی 3-4 ساڵە بێ وازم بێنەوە لە تەقلیدەکە یان زۆر کەس مەسەڵەن شتێک هێنێ تەسەورە کاکە دروست نەکرێت کە من ئەڵێم بۆ دەکەم زۆری پێخۆشە ئەست دەکەم یانی خۆم ئەستی پێەکەم کابراکە زۆر خۆشحاڵە بێکە ئەو شتاڵە مەتوانم بۆ بکەم مەسەڵەن بۆ نمونە شتێکە لە خاریجەوە هاتووە من خۆم لە دوای ئینتیفازە لە 92 لێرەم بە بەردەوامی دانەبڕاوم منیشە ئیشی ئێمە منەوەها مەسەڵەن لە بەرگی مۆبایل و خاش سەعاتەوە نازانم چێ جامپایەکەوە چی ئیشی چەرم و ئەوانە بێ ئایدی ئێمەیە شتانە چەرم و تەقەڵ و ئەم شتانە ئەوە ئایدی ئیشی ئێمەیە